حکوومەتی هەرێم نوقەی لە خۆی بڕیوە. 90 ڕۆژە بەشێکی پێشمەرگە و هێزانیەکان یەکموچەیان وەرگرتووە و ژیانێکی سەخت بەڕێ دەکەن. 90 ڕۆژ تێپەر دەبێت بەسەر وەرگرتنی دوایین موچە لەلایەن هێزانیەکانەوە. تا ئێستاش حکوومەتی هەرێم هیچ وەڵامێکی پێ نییە بۆ دابەشکردنی موچەی مانگەکانی 5 و 6 و هێزانە. ئەوە لە کاتێکدا لە 2 مانگی ڕابردوو داهاتی ناوخۆ لە هەرێم بەپێی قسەی خۆیان مانگانە 350 ملیارد دینارە، موچەی مانگێکی ئەو هێزانش 345 ملیارد دیناری پێویستە. بەڵام ئامادەنین لەو پارەیە دینارێکیش بۆ هێزانیەکان خەرج بکەن. لە کاتی پێویستیش بانگەشەی ئەوە دەکەن کە ئەوان شانازی بە پێشمەرگە دەکەن و خۆیان بە پێشمەرگە وەسف دەکەن. چاودێران پێیان وایە لیستی موچەی هێزانیەکان پڕ کراوە لە ناوی وەهمی و موچە خۆری وڵاتی تر، بۆیە بەغدا ئامادەنیە قبوڵی بکات. هەر ڕۆژە و داواکاریەکی نوێی هەیە. پێشبینی دەکرێت ئەو ناوانەی بەغدا گومانی لێیان هەیە بگاتە سەروی 30,000 موچەخۆر. دەسەڵاتدارانی هەرێمیشتا ئێستانەیان توانیوە بیسەلمێنن لیستەکە خاوێنە. بەو هۆیەشەوە ئەوانەی شایستەی موچەم بوونەتە قوربانی بندیوار و خەڵکی ناشایستەکەی دەسەڵات. بەو هۆیەشەوە هێزانیەکان ژیانێکی سەختی دارایی دەگوزەرێن و وەک خۆیان باسی دەکەن دووچاری قەرزی زۆر بوونەتەوە و شەرمەزاری ماڵ و منداڵیان بوونە و کەس ئاوریان لێناداتەوە.